نزیکەی 19,000 کۆچبەر لە باکووری ئەفریقاوە کە لە مانگی پێنجا گەیشتبوونە ئیتالیا کە زیاترە لە دوو هێندەیە و ژمارەیە لە مانگی پێشوودا گەیشتبوون. زیاتر لە 13,000 کەس لە ناوەندی ناوچەی دەریای ناوەڕاستەوە تەنها لە یەک هەفتەدا ڕزگار کراون کە بەرزترین کۆی ئەو ژمارەی هەفتانەیەیە کە تا ئێستاکە تۆمار کراوبێت. لەگەڵ بەرزبوونەوەی ژمارەکاندا یەکێتی ئەوروپا بەم دوایانە پرۆسەی سۆفیای بۆ ساڵێک درێژ کردەوە واتە بە ئامانجگرتنی قاچاقچیەکان و یەختەکانی کۆچبەران. لەگەڵم سیاسەتە نوێی کە ئەوروپا گرتوێتە بەر کۆچبەران و بە تایبەتی لەوان گرنگتر قاچاقچیەکان تێکڕا خۆیان ڕادەهێنن. ئەوان خۆیان لەگەڵ کەش و هەوا جیاوازەکاندا دەگونجێنن. ئەمە زۆر بە سادەیی مانای ئەوەیە کە کێشەکە کەم ناکات. تا ئێساکە زیاتر لە 2100 کەس لە دەمی پەڕینەوەیاندا لە دەریای ناوەڕاست گیانیان لەدەستداوە. لە سەرەتای ئەم مانگەدا یەکێتی ئەوروپا پلانێکی خستە ڕوو بۆ پتەوکردنی هاوکاریکردن لەگەڵ ئەو وڵاتانەدا کە ڕێوی کۆچبەرانن بە تایبەتی لیبیا. بەڵام لەگەڵ وڵاتانێکدا کە هێشتا ئیدارەیەکی ناکۆک و سەربازی شکست خواردویان هەیە تێکرا هاوبەشێکی ناکاریگەریان بەدی کردووە بەڵام نیمچە مەحاڵە. فابیان ئەمەیوت پاسەوانی کەناروانەکانی لیبیا بەس بە ناو هاوکاری ئەم گرفتە لەگەڵ حکوومەتی یەکێتی نیشتیمانی ئەوروپادا دەکەن. بەڵام دواتر بە شێوەیەکی کاریگەر ئەوەی ڕوودەدات ئەمەیە لە پشت دەرگا داخراوەکانەوە لە ڕاستیدا ڕێکەوتن ساز دەکەن لەگەڵ ئەو میلیشیانەدا کە سەرپەرشتی ئەو ڕێگە قاچاخانە دەکەن و چاوپۆشی دەکەن یان هەندێک لە کۆچبەران ڕادستی میلیشیاکان دەکەنەوە. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی پاسەوانی کەنارەکانی لیبیا تومەتبار دەکەن بۆی کە پێشەلکاری زۆر بەرفراوانیان کردووە بەرامبەر کۆچبەران. ڕێکخراوەکە چاوپێکەوتنیان لەگەڵ ئەو خەڵکەدا کردووە دەیان لەوانەی کە ڕزگاریان بووە و پەڕیونەتەوە تێکرا باسی ئەو مامەڵە تۆقێنەرە دەکەن. ئێمە بەڵگەی کەیسەکانی تەقەلێکردن و تێهەڵدان و دەست بەرداربوونمان تۆمار کردووە کە لەلایەن خودی پاسەوانە کەنارە ئاوەکانی لیبیاوە ئەنجام دراوە لە کاتی ڕزگارکردنی ئەو خەڵقەدا. هەروەها زۆر لەمە گرنگتر زۆرێک لەو کەیسە زۆر خراپانەیە کە حاڵەتی ئەشکەنجەدان خراپی مامەڵەکردن لەگەڵ ئەو خەڵقەدا لە ناوەندەکانی دەست بەسەرکردن کە پەنابەر و کۆچبەرەکانی بۆ دەبن. یەکێک لەو کەیسانە زۆرێک لە کۆچبەران ئەوان گێڕایەوە کە لە کاتێکدا مەچینەی یەختەکەیان لە ناو دەریادا لە کارکەوتووە بەجیان هێشتون. ئەوەی کە گرنگە ئەوەیە یەکێتی ئەوروپا ناتوانێت مامەڵەیەکی هاوشەوی وەک تورکیا بکات لەگەڵ لیبیادا وا پیشانی بدەن کە لیبیا بە شێوەیەک لە شێوەکان دەتوانێت ئەو پەنابران و کۆچبەرانە گل بداتەوە کە دەیانەوێت بێن بەرەو ئەوروپا. نەتەوە یەکگرتوەکان دەڵێن لەو 5 مانگەی سەرەتای ئەم ساڵدا زیاتر لە 7,000 مناڵی بێدایک و باوک و بێنەوە لە باکووری ئەفریقاوە کۆچیان کردووە بەرەو ئیتالیا کە زۆربیان لە بەردەم مەترسی خراپ بەکارهێناندان. نەتەوە یەکگرتوەکان ئەوەی خەمڵان کە 235,000 کۆچبەری دیکە کە ئێستاکە لە لیبیا چاوەڕێ دەکەن بۆ ئەوەی بگەنە ئەوروپا کە دەیان و هەزاران لەوانە مناڵی تەنیان. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.